لە بەشێکەمی بابەتەکەمانە باس لە بودجەی خێزان یاخود دابووری خێزانەکەین. میوانەکەمان سیاسیەک کە لە پاڵ خەمی پرۆژە یاسا و کۆمەڵێک بابەتی گرنگ لە پەرلەمان لە پاڵیشا لە پسپۆڕێکی خۆی کە ئابووریە بە توێژینەوەیەکی زانستی ئەکادیمی زۆر گرنگ لەسەر ئاستی عێراق و تەنانەت ناوچەکەش لە باس لە بودجەی خێزانەکە. ئێمەش بەشێک لە نێو توێژینەوەکەی لێرە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز ماوەسا ئەحمەدی حاجی ڕەشید. بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوون. سوپاسوانیەکان. ئابووری ناس پەرلەمانتاری پێشوو سیاسی کۆنچۆن بوو ناسێنین ماوەسا ئەحمەد حاجی ڕەشید. یاخوا بەخێر ماوەسا ئەحمەد. کۆمەڵگەی کوردەواری بە هۆی ئەو گۆڕانکاریە زۆرە و خواست زۆر لەسەر بابەتەکان و هاتە پێشەوەی کۆمەڵێک پێویستی و زەڕوریەتی ڕۆژانە ڕەنگە بودجەی خێزان ئیدارەدانێکی زۆر وردی بوێ، هەنێک تەکنیک و ڕێنمایی پێویست بێ بۆی تۆزێک ئەوە بە باشتر بچینەوە ناو بابەتەکە و هەر لە بودجەی خێزانەکەەوە دەست پێ بکەین بۆی بینەران وامزان باس لە چیەکەین و خۆیان لە ناو قەزیەکە ببینەوە چی بودجەی خێزان ئەگرێتەوە یا خۆت بەچیە وترێ بودجەی خێزانیان کامەیە بودجەی خێزان ئابووری خێزانی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ تۆ کاکشوان، سوپاس بۆ تۆ هۆنیاخان، سوپاس بۆ کەناڵی پەیام. لە ڕاستیە من پێشەوەی بچمە و اختصاسەوە وام ئەزانی تەنها بودجە دەوڵەت و موسسات و ئەوانە بودجەیانە بێ تا ئەو کاتەی کە چوومە دراسەکەمەوە کە لە ساڵی 2010 دەستم پێ کرد بە کەلۆرۆسی دووەمم بەهۆی گەڕانم بە دوای مەسائلی بودجە بە تایبەتی بودجەی موسسات و دامەزراوەکان و بودجەی حکوومەت ڕێم لە بابەتێک کەوت کە بودجەی خێزانە. طبعا جگەلەوەی بابەتێکی دیکە کە موازنەت المیا هەیە، بودجەی ئاو هەیە لە وڵاتە تەمەنە و کێشەی کە عێراقەتی لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانە، بەڵام ئەمە سەرنجی منی ڕاکێشا کە بودجەی خێزان هەم لە بودجەی موسسات گرنگترە هەم لە بودجەی ئاو گرنگترە، چونکە ئەوە هەموو تاکێکی خێزان کێشەکە لە خۆمەوە سیرمە کرد کە من داهاتێکم هەبووە و داهاتی من ئەگەر مقارنە بکرد تەبەن لەو کاتە من ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووم، داهاتەکەم زۆر گەورە بوو لە چاو داهاتی فەرمانبەرێکی ئاساییە، لە چاو داهاتی کەسێکە کەسە بەبێ و ڕۆژانە بە شێوەیەکی کەم داهاتی دەستکەوێت. سیرەکەم من بەو داهاتەوە موچەکەم بەشی تابیستی مانگمەکە لە دەی مانگە یا بێ بوەسم لە سەرفیات یا بێ قەرز بکەم تاوەکو دوایی سیرەکەم لاسەنگیەک بۆ ئەو داهاتەی کە من دەستمەکەوێت دروستە بێ. بیرم کردو لەوەی چۆن ئەم بابەتە معالەجە بکەم، ماڵسام دیراسەیەکم لەسەر خۆم کرد، لەسەر خانەوادەکەی خۆم کرد کە چۆن داهاتەکانم بەشی خەرجەکانم بکە. تەوان کێشەیەکەیە کاکشوان، ینی چەند داهات هەبێ بەپێ ئەوە سەرفەکەی لێ، ینی ئەگەر موچەخۆرێک مانگی 500,000 هەبێ دوای فترەیەک 2 ملیۆنیشی بەرێ هەر ناتوانێ ملیۆن و نیوەکی لێ پاشەکەوت بکات، چونکە کە بە 500,000 ژیانی بەڕێ کرد ملیۆنێکی بەرێ هەر بەو شێوەیە بەڕێیەکە، ملیۆن و نیوەکی بەرێ ینی ئەوەی کە زیادە بێ ناتوانێت پاشەکەوتی بکات. هۆکارەکەش ئەوەیە کە ناتوانێت باڵانس ڕاگرێت لە نێوان خەرجەکانی و داهاتەکانی، لە نێوان پێداویستە ضرورەکانی و پێداویستە لاوەکیەکانی. بۆیە بودجەی خێزان یەکێکە لەو چارەسەریانەی کەوا خێزان لەبەر یەک هەڵنەوەشێتەوە، کێشەی ناو خێزان لابات، چونکە لە ئێستادا ئەگەر بڕۆین ئەو نیسبەت تەلاقەی سیرکەین لە مەحاکمە، ئەگەر دیراسەیەکی ورد هەبێ خۆزگە کۆمەڵانسەکان ئەویان نەکرد لە ساڵ چەند ئەو خێزانانە لەبەر مەسائلی ئابووری هەڵوەشاونەتەوە. بۆیە ئەکرێ ئەمە یەکێک بێ لە معالەجەکانی. ئەگەر کۆمەلگەی کوردی باس بکەین، مەسەن باوکو باپیرانی ئێمە تووشی ئەم کێشەیە نەبوون، بۆ چونکەوان دەخلیان مەحدود نەبووە. ئەم کێشەی کە ئێستا هەیە بۆ دەخل مەحدودە، یعنی موچەی هەیە، بڕێک پارەی محەدەد هەیە، لەو بڕە پارە چۆن تا لە باخەڵ یا بێ سەرفێکە وەکو کەسێک نییە کە مەسەن ڕۆژانە شتی دەستکەوێ لە نەتایجی ئەرباشتی دەستکەوێ، مەسەن دوکاندارێکە یا بزنسێکی هەیە وردە پارەی لە کۆتایی مانگە یا لە کۆتایی ساڵە ئەزانێت چەندێک گەرباح و خەسارەی کردووە، بۆیە هەمیشە احتیاتەکە. بەڵام فەرمانبەر لەبەرەوەی لە ئێستەوە لای یەقینە کە سەری مانگ تەمەنەوە بۆ کوردستان ناچووکە، کوردستان ئێستا کەس نازانەکەی موچە وەرەگرێ، بەڵام بۆ فەرمانبەرێک کە دەخلەکەی کە داهاتەکەی مەحدودە دائیمەن خۆی
ڕادێنێ لەسەر ئەوەی لە مانگێکە ئەوەندە مەبلەغ سەرفکە بۆیە ناتوانێت تەوازون لەسەرەوەکە بۆیە کێشەی ناو خێزان دروستە بێ هەمیشە تووشی قەرز و ئەوانە بێ زۆر جا بۆتەوەی هەڵۆشانەوەی خێزان بۆ کێشەیەکی تری دروست کردووە کاک شوان ئەوەش قەبارەی خێزانی گۆڕانکاری تیا کردووە بۆ نمونە لە سلێمانیا ئەو ئیحسایاتانەی من وەرم گرتووە لە هەموو عێراقا سلێمانی یەکەم شاری عێراقە لە بچووکی قەبارەی خێزانە 4.9 مەسەن خێزانی سلێمانی بە معدل 4.9 واتە لە باشترین حاڵەتە خێزانێکی با بڵین پارێزگای سلێمانی ژن و پیاوێک ئاخر مەرحەلەکە گەیشت بێ 3 مناڵە ئەگینا زۆربەی احتفاظەکە بە 2 مناڵە هۆکەشی چییە؟ هۆکەی ئەم تەوزیعی دەخلێ بەڵام مەسەن لە محافظەیەکی وەکو ذیقارە حەجمی ئوسرە ئەگاتە حەوت ئەگاتە 9 لەبەرەوەی لەوێ سەرفکردنی تاکێک فەرقی هەیە لە سەرفکردنی تاکێک لە سلێمانیا باشە پرسیارێکم لێرە بۆ دروست بووە بەڕاستی خێزانەکان جیاوازن سەرچاوی داهاتمان جیاوازە پلانمان ڕەنگە بۆ دەخلەکانمان جیاواز بێ زۆر جار باز لەوە دەکرێت گەر من موچەخۆر نەبم پلان بۆ چی دابنێم ئەگەر هاتوو وەکو لەوەی باست کرد تۆزێک لە بۆ پێش من دەخلەکەم مەحدود نییە یاخۆ دیاری کراو نییە کاتە لێرە بەڕاستی هەموو کەسە پێویستی بم پلانە هەیە ئەوەی کەوا خێزان دروستەکە پێویستی بە خەرجیاتەیە ئەوەی تەنها خۆیەتی پێویستی بە خەرجیاتەیە لە هەر حاڵەتێکە هەر تاکێک هەر خانەوادەیەک هەر موەسسەسەیەک هەر دەوڵەتێک مادەم پێویستی بە خەرجیات هەیە پێویستیشی بە داهات هەیە ئایا ئەم داهات و خەرجیاتە چۆن باڵانس دروستەکەین کەواتە دەخلی تەخمینی هەیە داهاتی تەخمینی هەیە تۆ ئەی خەمڵێنی کە تۆ چەندێکە دەسەکەی ئەمەش بە چییە بێ بە جەدوەلەیەکە بێ لە مانگێکە مەسروفاتی خۆتە نووسیهی 12 مانگەکە کۆکەی تۆ ئەکاتە ئەو خەرجیانەی کاتە دوایی بایی چەندێک تۆ داهاتە بووە لە ئاخری ساڵەوە بۆیە ئەمە ئەکەوێتە سەر خانمەکان ینی لە ڕاستیە ئیدارەی ماڵ بە شێوەیەکی ئەساسەیە بێ بدرێتە دەست خانمەکان چونکە ئەو وردەکارترە و ئەو ئەتوانێت پێداویستەکانی ناوماڵ کە چۆن چیمان پێویستە و چۆن لێی سەرفەکە بۆیە باشترین خانمەکان لە ڕووی ئیدارەی مالەوە باشترن لە پیاوان چونکە ئێستا لە هەموو پیاوان بپرسن ئەگەر لە کاکشوان بپرسین ئێستا ئەگەر باخەڵی هیچی تیابێ هەرگیز ئەزانی چەندت پێ لە باخەڵتە نا پیاوەکان بووە وردنین بەڵام خاتونەکان ئەزانن چەند لە ناو جانتاکەیە هەیە چەندێک لە پاشەکەوتەکە هەیە چەندێک لە ماڵۆ هەیە چەندێکی پێویستە بۆیە خاتونەکان لە مەسئلەی ئیدارەی مالە ورترن لە پیاوان بۆیە بێ بودجەی خێزان بدرێتە دەست خاتونەکان کۆمەڵگەی کوردی بە کۆمەڵی قۆناغا ڕۆیشتووە مەسەن لە مەرحەلەیەکە لە ناو کۆمەڵگەی کوردیا ئەگەر کەسێک پارەکانی یا ئەو داهاتێ هەیەی تەسلیمی خێزانەکەی بکە خاتونەکەی بکە ئەوە جۆرێک لە نەقص بۆ ئەو پیاوە بەڵام لە ڕاستیان لە ڕووی علمیوە ئەوە سەلمێنراوە کە ئەبێت ئەو داهاتەی کەوا تەخسیسەکرێ بۆ ناو خێزان بدرێتە دەست خانمین ماڵ بۆ ئەوەی ئەو تەوزیعی ئەو ئیراداتانە بکە ئەو نەفقاتانە بزۆرکە ماوەستا ئەحمەد مادام بڕیارە باس لەسەر بودجە بکرێ بابەتێکی ئیداری و ئابووری ئەم خاڵە زۆر گرینگە جاگەر خانمی ماڵ سەرپەرشتی ئیدارەی پارەکە بکە یاخۆت پیاوەکە بێ لە کۆتاییە گرنگە یەک کەس بێ زۆر جار گرفتەکە دروستە بێ ئەبینین هەردووکی پێکەوە ئەو مەسئولی سەرفە ئەو با بڵێن ڕئیسی هەرەمەکەیە ئەگینا بێ هەموو مناڵەکان لە کۆبنەوەی خانەوادا بوجەی خێزان بەبستمەوە نەبوو یانێ زۆر جار ڕەنگە بۆ ئیدارەدانێکی شت نیوەی ئیشەکان مەسەڵەن پیاوەکەیکان نیوەی باوگەیکان نیوەی بەسەر بەخۆ برایەک بڕاردایەکی قەنەفێنێتەوە یەکێ تەلەڤیزیۆن ئەبێ ئەو شتانە لە ناو خانەوادا مناقەشە بکرێ دوای ئەوەی چۆن ئەمە دروستە بێ دێن لە یەکی مانگەوە مەسروفات دەنووسن چیان کڕیوە مانگی یەکەمەکە نەتەجروبە بۆ ئەوی بزان لە مانگێکا چەندیان پێویست بووە یا چەندیان سەرف کردو دوای ئەی خۆیان لە مانگێکا چەندیان پیا کردووە دێن باڵانس لە نێوان ئەمە بە کۆبنەوەی هەمووان قەنەعەت دەکەن بەوەی کەوە چی ضروریە چی با بڵێن نازەروریە و چی کەمالیاتە لە پێشەوە ئەوەی هەیەە دەخلەکە تەوزیعیەکەن بەو سێ تەصنیفەوە یەکەم ضروریاتی ماڵ بۆ نمونە ماڵ لە ئێستادا سارە جاران ضروریاتی ماڵ نەبووە بەزێسە ضروریاتی ماڵە ئایا سارە پێویستی بە چییە؟ پێویستی بە بەنزینە لەگەڵ سیانە
مانگانە ئەبێ بزانی چەندێک بنزین پێویستە ئەو پارەی تهدیدەکەی بۆ بنزینی سیارەکە و لە شوێنێکە لە ناو دەشبوڵی سیارەکە دایانێ یا لە ماڵەوە دایانێ بۆ ئەوی بتوانی بنزین ئەگەر سیر بکەی من لە بنزینخانەکانە زۆرجار کە بنزین تێکەم سەیری ئەوە ئەەکەم کەسێک دێت بای 5,000 بنزین ئەکرێ بای 10,000 بنزین ئەکرێ ئەوە ئەزانم ئۆتۆماتیکیان کە ئەمە هینی نییە تەقسیمات بەندین نییە بۆ بنزینەکە لە بیدایەتی مانگەوە کە پارەی پێ بووە سیارەکەی فولەکە بەڵام دوایی کە وردە پارەی پێ نامێنێ اینجا بای 10,000 و 5,000 ئەکرێ دوایی هەندێک جار سیارەکەی ئەوەسێنێ ئایا ئێمە قەت ئەوەمان کردووە ئەو شتانەی کە زەرور نییە بەبێ سیارە بڕۆین ئەوەی کە باس کرد بە پاسکیل بڕۆین وەسیلەیەکی ترمانە بێ بە پاس بڕۆین نەخێن دەجار بۆ ساحەتی خۆمان بە پێ بڕۆین بۆ هەندێک شوێن ئەگەر ملاحەزە بکەی بەحسێک هەیە لە سلێمانیا کراوە لە سا هەشتای ئەو سیارانەی کەوا لە ناو شەقامەکان ئاڕۆن یەک نەفەر یا دوو نەفەریتایە جگەن لەوەی مەصرفێکی زۆر ئەەکەین لە بەکارهێنانی بنزین ژینگەش لە هەمان کاتا پیسەکەین سەیری یەکێک بکەکەوە بنزینی سیارەکەی کەم بێ هەرگیز بەیانیان زۆر گەرمی ناکە مەسەن زۆر پەنا نابا بەوەی سیارەکەی گەر بەڵام ئەگەر بنزینەکە سەیری گێجەکەی کرد فولیکە ئەوە زیاتر سیارەکەی گەرمەکە داهاتی باخەڵیش ئەوەیە تا پارەی پێبێ زیاتر سەرفەکە کە پارەکەی کەم بۆ اینجا کەمتر بەڵام ئەمە عیلاج نییە چونکە ئەگاتە 20 مانگ ئەگاتە 15 مانگ هەیە ئەگاتە 10 مانگ پارەی پێنامێنە و ناچارە بێ بڕوا دەینکە کە دەینی کردیسان لە ئەسڵی لە ئەسڵی داهاتەکەی ڕۆیشتۆ بۆیە ئەبێ خانەوادە بە تێگرا بڕیار بدەن چی زەڕورەتە کاک شوان هۆنیاخان ئێمە سەفەرێکمان لە ئەنجومەن کرد بۆ یەکێک لە وڵاتە ئەوروپیانە لەوێ یەکێک لەو قەزیانەی کە دراسەیان کرد بوو قەزەی هەژاری تعریفی هەژاری لای ئەوان چی بوو تعریفی هەژاری لای ئەوان ئەوە بوو کە ئەگەر خانەوادەیەک بە هەژارە ژمێرێ لە ساڵێکا دوو جار سەفەری وڵاتێکی دەرەوە نەکە لە مانگێکا دوو جار ماکدۆناڵ نەخوا لە مانگێکە جارێک یا دوو جار نەچێ بۆ مەسرحێک یا سینەمای یاوانە وتمان جا ئەم قیاسی ئەوە بێ هەموو کوردستان فەقیرە هەموو کوردستان هەژارە بۆیە مەجای هەژاری لە دنیا مەعایری هەیە مەسەلەن جاران بە پێی ئەوە بوو کەوا هاوڵاتیەک لە ڕۆژێکە ئەگەر $3 نەبێ فەقیرە دوایی کردیانە نسبەی کالۆری چەندێک ئەتوانێ ئەو هاوڵاتیە پێویستی بە چەندێک کالۆری هەیە بۆ ژیانی بۆیە سیرکە ئەوانەی کەوا دەوڵەمەنن لە ئێستادا زۆرێکیان تووشی تەشەبعی کەبەدی بوون تووشی زەخت بوون تووشی شەکرە بوون تووش ئەو سەرمایی کە کۆی کردوتۆ ئێستا ئیسفادەی لێ ناکە لە کاتێکە ئەگەر لە کاتی خۆیان بە شێوەیەکی تەنزیم پارەی سەرف کرایە بۆ خواردن ئێستا تووشیەوە نەبوو ئیسفادەی لە هەموو سەرمایەکەشیەک زۆر ڕاستە باشە هیچ داتایەک هەیە لە توێژینەوەکەی بەڕێستانە کە بیسەلمێنێ لە عێراقا یاخود لە کوردستاندا ئێمە چۆن پلان دائنین بۆ ئابووری خێزانی یاخود ئەمە هەربوونی هەیە لە کوردستان داهاتی خێزانی سلێمانی مقارنە بکەین بە داهاتی خێزانەکانی تر تاکێک لە سلێمانی بۆ مانگێک 370,000 ئەوێ یعنی مەسروفاتی خێزانەکە 370,000 هەر تاکێکیان ئەگەر هاوڵاتیەک لە سلێمانی لە مانگێکا 1,200,000 دیناری هەبێ موچەکەی 1,200,000 ئەتوانێ 1,200,000 تەقسیمی 370 بکەی تقریبا نەکاتە 4 کەس کەواتە لە سلێمانیا ئەگەر ژن و پیاوێک ژیان پێک بێنن و دەخلەکەیان 1,200,000 کەس بێ تەنها ئەتوانن 2 مناڵ پەروەەر دەکەن بۆیە حەجمی ئوسرەت ئەسیری کردوتە سەرەوەی کەوا کە ئەڵێ 2 مناڵ بوو چونکە پێداویستی مناڵێک لە سلێمانی جیاوازە لە پێداویستی مناڵێک لە بەغدا لە ذیقار و لە مثەناوانە مقارنەتەن بە مثەنا خەرجی تاکێک لە مثەنا تەنها 90,000 کەواتە ئەگەر لە مستەوای وڵاتە موچەکان سیرکەی تەمانەوێت سلەمی موچە لە وڵاتێکە یەک سلەم بێ بۆی هیجرە نەبێت تۆپۆگرافیا نەبێت خەلەلی تۆپۆگرافیا دروست نەبێت خەلەلی سوکانی دروست نەبێت ئەی ئەویش 1,200,000 کەواتە ئەوە توانێت چەند کەس بەخێوکە ئەوە توانێت 12 کەس زیاتر بەخێوکە بۆیە قەبارەی خێزان لە منطقەکانی ناوەڕاست و جنوب زۆر زیاترە لەو شارانەی کەوا خەرجی خانەوادەکەمە لە سلێمانیە مەسەلەن لە سا 27 دەخلەکانی بەکارێنێ بۆ مەجای ئیجتیماعی
مثلەن سەیرەکەی لە مناسەباتە زۆر هەیە، پێشکەشکردنی هەدایا زۆر هەیە، دەرچوون بۆ دەرەوە زۆر هەیە، سەیری ئەو مناسەبە و سەفرانەکە کە هاوڵاتی لە ڕۆژانی جومعایکە. ئێمە زۆربەی زۆرمان لە 100 دێ و خەڵکەی کە ئەچێتە سەیران بۆ چێتە سەیران و سەفا غیر بۆ ئەوەی ئیسراحەتێ بکات و ئاسوودە بێ. دەی ئێوارە لێ پرسە هەمویان ئەڵێ لە ڕێگە هەموو هیلاکن ئەڵێ هینیان کردووە خەباتەیان تێ کردووە. بۆیە ئەوەندە خواردن ئەبات ئەوەندە مەشغوڵە بێ بە ئیش و کار و ئەوانەوە هیلاگی ئیسفادە لەو سەفرە ناکات. لە کاتێکە ئەو خانەوادەی کە سەفرە ئەکەن بۆ فعلەن مەسایلی توریستی وەک ئێرانیەڵێن خواردنێکی زۆر سادە و ساکارە بن لەگەڵ خۆیانە، بەڵام جەوێکی ئاسوودە و خۆشتر و مانوژ نابن و ئیسفادەشەکەن لەو جەوە. بۆیە ئێمە لە 127 ئەو دەخلەی کە هەمانە سەرفەکەین بۆ مەجالاتی غیر ضروری ئەوەی کە ئەمێنێتەوە مەسەلەن بەشی حتا ضروراتەکانمان ناکە بۆیە ناچارە بین قرس بکەین و بەشی نەفەقاتمان ناکە. نازانم پرسیارم لە چ شوێنێکی ئابووریا شوێنیە بێتەوە، بەڵام بابم شێوەیە بپرسین پۆز لێدان لە ژیانی خۆمانە چ کاریگەریەکی ئەبێت لەسەر خراپ بەکارهێنانی بودجەی خێزان. بە نمونە هەمان نان خواردن بە هەمان چێژۆ ڕەنگە تۆزی خۆشتریش لە فلان شوێن بە نیوەی فلان شوێنی تربی خۆم. کۆمەڵگەی سلێمانیەکێکە لەو کۆمەلگانەی کە شتێکی تیا پێڵە محاکات و تەقلید ینی لاساییکردنەوە. مەسەن ئەو لەبەر ئەوەی لە ماجد مۆڵ تیشێرتەکەی کڕی بێ لە کاتێکە نسبەی زەڵایب لە ماجد مۆڵ زۆرە، کۆمەڵێک فەرمانبەری زۆرە، بینایەکە کرێی زۆرە، بۆیە هەمیشە نسبەی ئەرباح لەو شوێنانە زۆرە. بەڵام ئەگەر بڕوا لە قەیسەری نەقیب و لە ناو بازار ڕابیکڕێ ئەو نسبەتە ئەرباح حەکەمە. خۆ ئەگەر بە ئۆنلاین بیکڕێ نسبەی ئەو ڕبحەک کەمترە بێتەوە. بۆیە کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی مقلدە، کۆمەلگەیەکە زۆر حەزی لە لاساییە، کۆمەلگەیەکە زۆر تەباهیە کا بەوەی ئەکە ئەو شتەی کڕیوە. من یەک نمونەی بەسیطتان بۆ بگەڕمەوەلەوە. ئێمە مەجموعەیەک ئەندام پەرلەمان بووین چوینە لوبنان، لەوێ وتیان با بچین قات بکڕین، چوینە شوێنێک قات بە $600 بوو. بۆ لە لوبنان زۆرتر ئەو وڵاتی احتیمال دەکاتە نسبەی زەڵایب، بۆیە نسبەی زەڵایب لە وڵاتە زۆرترە. قاتیان کڕی بەس لە منی پرسی نەفرێک وتی ناکڕی، وتم نەوەڵا گرانە بۆچی بیکڕم، وتی بۆ وتم ئەو قاتەی کە تۆ کڕیت لێرە من ئەتوانم 5 قاتی پێ بکڕم لە شارەکەی خۆم، هەم قازانجەکەم بۆ هاوشاریەکەمە بێ، هەم نەفسی کوالیتیش تۆ ئێستا ئەوەت کڕیوە بزانە نەفسی کوالیتی. فعلەن هاتمۆ لە سلێمانی چوم ئەوەی ئەو دابووی بە قاتێک من ئەمتوانی 5 قاتی پێ بکڕم کە چوویشمەوە قاتەکەم پیشاناوتم کوالیتەکان چه فەرقێکیە. تەوان ئێمە زۆربەی شتەکانمان یا لە سینۆ دێن یا لە تورکیاوە دێن یا لە هەندێ وڵاتی دیکەوە. ئەگینا ئەوانەی کە شتی کوالیتی بەرزەکردن لە ناو شاری سلێمانیا نایکردن، ئەچنە دوبەی و ئەو شوێنە زەخمانە. بۆیە پۆزلێدان وەک جەنابتە فەرمی یەکێکە لەو شتە خراپانەی کەوا خانەوادەکان بەرەو ئەوە باکە دەست بەرن یا بۆ ماڵی حەرام کە ئەو فەسادەی ئێستا ڕوویداوە. مەسەلەن یەکێک لەو شەریکانەی کە سارە هێنێتە سلێمانی ئێمە جارێک بەشداریمان کرد لە ئفتیتاحی شەریکەکە کە لێرە فەرعیکە کردو، باسی لەوە ئەکرد سارەی لانکرۆزەر کە توێتای لانکرۆزەرمە لە مستەلح عامەکە پێڵێن وەنەوشە ئەم شارە لەوە ئەچێ لە هەموو عێراقا فراوانترین شار بکە لانکرۆزەری تایە. مەسەن سارەی 8 پستن، سارەی 6 پستن، زۆرترین ئەو سارانە لێرە لە بەرەوەی زۆرترین بنزین سەرفەکەن، زۆرترین کاریگەریان هەیە لەسەر ژینگەر، زۆرترین کاریگەریان هەیە لەسەر دەخل. وا ئەکا مەسەن کە ئەگەر خانەوادەیەک ئەم سارەی نەبێ کە حەزی لەو پۆز لێدانە بێ ناچارە چێ قەرزەکە، ئەگەر قەرزی دەست نەکەو ئەوە ناچارە بێ پەنابەرێتە بەر دەخلی غیر اعتیادی، دەخلی غیر اعتیادی یا قەرزە یا محاولەیەکە بە شێوەیەکی گەندەڵی دەستی بکەوێت. بۆیە پۆز لێدان کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئەخلاقی کۆمەلگە، لەسەر بودجەی خێزان، لەسەر ئەو فەسادەی کە لە ناو کۆمەلگایە هەیە. یەک جیاوازیمان بۆ بکەی لە نێوان ئەوەی کە بەدەستاژێکی عام هەیە لە ناو خەڵکیا بەکاریە ڕەزیلی و پلاندانان بۆ ئەوی کە بۆ نمونە ئەگەر من شتێک بە نرخێکی کەم کڕم ڕەنگە دەوروبەرەکەم پێم بڵێ ڕەزیلن. ئەمە شوە ئەکا ئەو پرسیارە بکەین کە چی ڕێگرە لەبەرەوەی کە لەسەر ئەوەی کە من نەتوانم پلان بۆ داهاتی خێزان و بواری ئابووری خێزاندا بنێ. ئێمە یەکێک لەو شتانەی کە زۆر کێشەیە ئێمە بۆ خەڵکە ژین بۆ خۆمان ناژین.
ئەوەی وای کردووە لەوەی ئێمە ئەترسین بڵێن ڕەزیلە نا ئێمە ئەو مستەلەحە بێ بگۆڕین بەوەی کەسێکی اقتصادیە کەسێکی پلاندانەرە بۆ ئەوە لەبری ئەوەی بچم زیاد لە حاجەی خۆم شت بکڕم یا لە سەروی دەخلەکەی خۆم شت بکڕم نا ئەگەڕێم بە دوای ئەوەی کوالیتیەک بە کەڵکی من بێ و سعرێک مناسب بێ بۆ من چونکە مەسەلەن لە کاتێکا کە ئەگەر سعرەکە مناسب نەبێ بۆ دەخلەکەی من ناتوانم بیکڕم یا خۆم ناچارەکەم بیکڕم بۆیە مەسئلەیەک نییە بە ناوی ڕەزیلیەوە مەسئلەیەک هەیە بە ناوی با بڵێن ڕشدی کۆمەڵگەوە ڕشدی کۆمەلگە وازیانێ لەو قەزیانەی کە فلان ڕەزیلەیە ڕەزیل نییە ڕەزیلی حاڵەتێکە کە پێداویستی خۆی جێبەجە ناکە سەرمایی هەیە بەڵام کاتێکەوە سەرمایەکە و داهاتەکە و بەشەوە نەبکەوە ڕەزیلی نییە ئەوە بریتە لە پلاندانانی بۆ ئەو قەزیە لەبەرەوەی مشکیلەی ئەساسی ئێمە ئەوەیە ئێمە بۆ خۆمان ناژین من ئەو قاتەی کە لەبەر یەکەم ئەو پێڵاوانەی کە لە پێ یەکەم تەنها لەبەرەوەی مارکەیەک بێ من چوومە شوێنێک لەگەڵ برادێکە جووتێ پێڵاوی لێبوو سیرمان کرد وتی ئەوە XL منیش نەمەزانی فعلەن XL چییە وتم XL چییە وتی ئەوە لە بیرتە زەجەیەک دروست بوو لەسەر سەرۆکی پەرلەمان کە جووتێک لەو پێڵەوانەی معزەرەتمە لە پیا بوو وتم بۆ ئەوە چییە وتی باینەوە 5 وەرەقەیە ئەوتم باشە هەمان پێڵاو نییە لای خۆمان سێ جۆر پێڵاو توانی بکڕی لە 75,000 وتیایەتی تاوەکو 25,000 کە پێڵاوێکی یعنی ئاساییە ئینسان ئەتوانێت مامەڵەیەکی تەندروستی لەگەڵا بکات لە کاتێکە ئەتوانی ئەگەر ئەو کوالیتیە بەرزت بوێ ئەتوانی لە لەنگە ئەم پێڵاوە بکڕی بە سعرێکی کەمتر لەوە و پێڵاوێکی موریحە و لەوانەیە مارکەش بێ بۆیە ئەو ئینسانە کەوتۆتە سەرەوەی خۆی دەخلەکەی حاکمە بەسەرەوەی چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەو بابەتانەی کە ئیکڕێت زۆر باشە مامۆستا ئەحمەد ئەمەکەمە کۆتا پرسیار زۆر جار ئێمە شتێگەکڕین هەرزانە بەڵام کوالیتی باش نییە بۆ من هەر باسی پێڵاو کرا ئەمە کرێم بینەران بیکەن بە نمونێ بۆم شتێک دوای 3 مانگە کرێت چون پێڵاوێکی ترەکەنەوە بە 5,000 دوای 3 مانگواتە لە ساڵەکەی من 4 پێڵاوکڕم بە 4 5 20,000ەکە لە کاتێک کاکرێ من هەر مەسەن 15,000 بم بە پێڵاوێکی کوالیتی باشتر و بەشی ساڵەکەش سێ جاریش تریش ناچمەوە بۆ بازار و وەرە و کڕی پاز یا بەنزین سەرفکەمیان ئەمە بریتە لە پلاندانان ئەمە بریتە لە ڕۆشت ینی پێگەیشتنەکرێ وا بکەین ئابووریە عقلانیەتی کە بە ئینگلیزی پێڵێ ڕێشنەڵ ئەم ئینسانە سەیری ئەوەکە بزانێ ئەم کاڵایە تەبەن کێشەی ئێمە هەیە کە فەقیر هەمیشە باجی ئەوەدا کە داهاتەکەی پیاوێکی ئێرانی مەشهورە کە ئێمە لە اقتصادە بەکارێنین هەموو ساڵە 50,000 تمەن ئەو کاتەوتێتی هەموو ساڵە 50,000 تمەن زەرەری بێپوڵی یەکەم ئێمە لەبەرەوەی پارەمان پێنیە لە فەسڵی خۆیان شت بکڕین من باپیرم ئەوە مەسەن لە ناو خانەوادا بۆمان ماوەتەوە لە هاوی ناشتی زستان نەکڕین لە زستان ناشتی هاوی نەکڕین بۆ لەو کاتانە ئیقبالی زۆری لەسەرنی ئەرباحی کەمە هەمیشی ئەرباح کەمە مەسەن ئەچم کاڵایەکە کڕم بزانم ئەو کاڵایە بەشی ساڵێک مەکە یا کاڵایە دوو جار کاڵایە بکڕم بەشی 6 مانگم بکە هەمیشە چی ئەو کاڵایە کڕی کە بەشی ساڵێک بکە لە معدەلی ئامەکەیە ئەبێ لەوە کەمتر بێکەوە دوو کاڵایە سێ کاڵا بەکاربێنی بۆ نمونە قەمیسێک کڕێ بە یەک جار شۆردن بەکەڵکی ئەوە نایە بەڵام ئەگەر قەمیسێک بکڕێ ئەتوانێت 3 ساڵ 4 ساڵ لەبەری کاو هیچ ئیشکالێکی نییە فترەیەکی شوا بوو کە ئێمە نەک هەر ئەو قاتێکە بۆ 4 ساڵ جارێکیش هەڵمانە گێڕایەوە بە دیوەکەی ترە ئەدورایەوە و ژیانمان پێڕاکرد لەبەرەوەی ئینسان بێت تەسنیف بکات لەسەرەوەی پۆلێنی جلوبەرگەکانی بکە مەسن مەرج نییە من ئێستا هاتوومەتە لای جەنابتان بە قات و بۆین باق و هاتووم مەرج نییە هەمیشە قات و بۆین باق لە خۆم بەئاڵێنم تەبیعی کراس و پانتۆڵێک یا جلێکی ئاسایی بۆ ژیان ئاساییەکەم چەند قاتێکیشم هەبێ بۆ مناسەباتانەی کە ئەچم بەڵام بڕۆ سەیری کەنتۆری خانمەکان بکە سەیری کەنتۆری پیاوەکان بکە کێشیان هەیە لەسەرەوەی شوێن نییە جلی تیادا بنێن شوێن نییە لەچکەکانی تیادا بنێن شوێن نییە پیاوەکان بۆین باخەکانی تیادا بنێن بەس ئەمەم بۆ مەکە کە بڵێ با بێن سەیرێکی ماڵەکەی خۆت بکەین بزانین تۆ هەمان کێشت هەیە یانە گەشتێک لەوا بێمە کۆتایی سپاس دەکەین سوودمان لە زانیاریەکانت بینی سپاس بۆ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید دابووری ناز